سڵاوتان لێبێت لە ناحیەی ڕزگاری سەر بە ئیدارەی گەرمیانم ژمارەیەک جوتیار لە سنوورەکە گربوونەتەوە و ڕێگری لە کۆمپانیایەک دەکەن کە کار لە پرۆژەکەی دابکاکە پرۆژەی دروستکردنی یەکەی نیشتەجێبوون ئەوان باس لەوە دەکەن بە پێی بەڵگە و نووسراوی فەرمی ساڵەکانی هەفتە ئەوان ئەم مڵکانەی ئەوانە و لایەنی پەیوەندیدار نابێت بیدا بە بەڵێندەر و کاری نیشتەجێبوونی تابکرێ و بینەکانی جارە بینە ژمارەیەک لە جوتیاران با بڵێن گربوونەتەوە و دیمەنەکانیش نیشاندەری ئەوەن کە زەویەکە بە تەواوەتی با بڵێن خۆڕێژ کراوە و ئامادە دەکرێت بۆ ئەوەی کەیەکەی نیشتەجێبوونی تا بکرێت و لە هەمان کاتیشدا ئەو باخەیکە لە نزیکە بڕیارە ئەویش بە هەمان شێوە بڕوخێنرێەوە لە هەمان کاتە بکرێت با یەکەی نیشتەجێبوون لە ئێستادا یەکێک لەو هاوڵاتیانە وەردەگرم کە هەندێک بەڵگە و نووسراوی لایە سڵاوتان لێبێ لە پەیامەوە لەگەڵتین باسێکمان بۆ بکەن ئەم نووسراوانی بەدەستان گزارش لە چیەکە و ئەم مڵکانە بەچی بەڵگەیەکی ئێوەیە وەلایانی پەیوەندیدار ناتوانێت بەکاری بەخێر بن سەر چاو باڵگەی ئەوەی کەوا ئێمە لە زەراعی کەلار ئێستاش مەوجودە و هەتا ئەم ماوەش کتابمان بۆ کراوە بە شایەت ئەوە کینەکان مەوجودە و تەمینە هیچمانەیە ساڵانە تاوکو 2014 ئێمە پارەمان داوە تا ساڵی 1970 نۆزدەی دوانزەی 1970 تەمینات 770 دینار 385 دۆنم ئەوەی 1970 کە ئەڵێ لە 1970 براوە ئەوەیان 1989 چواری یەکی 1989 200 دیناری سویسری دراوە بۆ زیاتر لە 100 دۆنم زەوی یعنی بەڕاستی ئەمانە گشتی یعنی لە زەراعیش پشگی ئێستاش زەراع پشگیریمانەکە ئێستاش کارە کراوە ئەو چی کراوە بڕیار چەند دۆنم زەوی بکرێ بە یەکەی نیشتەجێبوون چەند دۆنمتان لێ زەوت کراوە هیچی ماوە هەمویان بردووە ئەمە لێرە ئەمە 750 دۆنمی 12 فەلاحە 12 جوتیارە هەر هەمی دەستی بەسەر برێکی کراوەتە ناوچە پیشەسازی کە گوناحە بەڕاستی زۆر شتێکی زوڵمە شوێنێکی ئاوا بە پیت و بەرەکەت کە ئەمە پێ لێی سەیل ماڵ کە شوێنێکی زۆر بە پیت و بەرەکەت بیکێتە سەناعی باشە بۆ پیشەسازی لەو گردانە دروست ناکەی بۆ لەو بەرزێن نەکێڵانە دروستی ناکەی جوتیارێتیان کە لە ناوچەیەکی دەو بابەتە چی بەڵێ ئەوە چ جوتیاریترە لە پشتی ڕزگاریەوەیە ئەوە چل جوتیاریترە لە پشتی ڕزگار و ئەویش زۆربەی تەوزیعکراوە بۆ کەسوکاری ئەنفال و زیندانیانی سیاسی و خاوەن شەهیدەکان سپاس ئەم قاتانە لێرەن بۆچی جەناب هاتوویتە ئێرە وەڵای بۆ مافی خۆم هاتم ئەمە ئەرزە 750 دۆنماینی 12 فلاحە لێمان زەوت کریاوە و بێەوە ئاگامە لێ بێ فرۆشیە دریاتە پرۆژە بیکەنە جێ نیشتەجێبوون پەیوەندیدار قسەتان لەگەڵا کردبن ئەڵەن چی وەڵای هیچیان پێمان نەوتە ئیساکێ هیچیان پێمان تایسەوە نەوتوە هیچیان بۆمان نەکردووە دەست خۆش بێ وەکو دەبینن ژمارەیەکی دیکە لە هاوڵاتیان وە لە جوتیاران ناوچەکەن و ڕێگری دەکەن لەوەی کۆمپانیای جێبەجێکاری بکە ئەوەی دەبینن ئەمە ئەو مەساحەیە یاخود ئەو ڕوبەرەیە کە لەلایەن کۆمپانیایەوە خۆڕێژ کراوەوە ڕێگە نادات کە جوتیاران زەویەکانیان بکێڵن و دابچێنن ئێستادا ئەم لایەنی کاریژنگە یاخود دۆستە باسی پێم بۆ بکەی لە ئەو زەویە ئەو باخە لەوە کرد کە داگیرەکرێ و داگیر چۆن ئەو داگیرکردنەی ئەو باخە زەویەکەی بەکار تێرن بۆ پرۆژە نیشتەجێبوون کە حکوومەت چەندێ دامی خەڵکی کردووە کە پشتگیری خەڵکی کردووە کە سەرفی پارەی کردووە باشترین نەوعی زەیتونی هاوردووە تەوزیعی کردووە باشترین نەوعی شەت لە شەتڵگە لە بەستەلەکە هەموو شتێکمان وەرگرتووە پارەی داوە بۆ بیر هەموو یارمەتیەکی حکوومەت داوە بۆ ئەوەی کە ببوژێتەوە کشت و کاڵ بۆ ئەوەی کە بەرهەمی خۆماڵیمان بێ ئێستا 20 ساڵە کە خورما و ئەو بەرهەمانە خورما و زەیتون و هەنار و ئەوانە هاتێتە بەرهەم دوای 20 ساڵ ئەی بڕنەوە ئەکەن بە پرۆژە نیشتەجێبوون ئیتر نازانم وزارەی کشت و کاڵ لەکوێیە وزارەی ژینگە لەکوێیە ئەگەر حکوومەت وزارەی کشت و کاڵی ژینگە نایەتە دەنگ لەسەری پێم وایە وزارەکان داخا باشترە با ئەو پارە لە شێترا سەرف بکەن ئەوە بە چاوی خۆتان بڕیارە ئەویشدا بخرێت ئەوە کەیتریش بڕیارە ئێمە لە 2005 مۆڵەتمان وەرگرتووە ئەم لە 2023 مۆڵەتی وەرگرت کە نەمێنێ ببێ بە پرۆژە نیشتەجێبوون 12 جوتیار لێرە و 40 جوتیار لەوێ و زیاتر لە چەند دۆنمەکە هەردوو بەرە زیاتر هەردوو بەرەکەوازم 1200 قسوورە ئێرە 750 دۆنمە زیاتر لە 6 دۆنمی باخە ئەوە کانتریش باشترین بە پیترین زەوی بوو بۆ کشت و کاڵ هەموو ساڵ ئەکرا بە گەنم بە جۆ
ئیتر بۆ هەموو شتێ بەکاریانە هاور بۆ ناوچەی گەرمیان چەند فەلاح زیاد لە 200 عایلە لەسەری ئەو زەویانە بۆ ئەبوژانەوە جایسە لەبەر بەرژەوەندی یەک دوو شەخص ئەکرێ بەوەی وا خۆیان نەزانن تۆ جەنابەت بنی زەختی کارەباکەت گرت ئەو زەخت العالیە بیخەسەری کاکە ئەو زەخت العالیە ئەو کارەبای زەخت عالیە دەبێ ئەوە دایرەی کارەبا دەزانێت 200-300 مەتر دوور بێ لەوە پرۆژە فەرمو بنی زەختەکە کراوە بە پرۆژە ئەوە حکومەت بزانە وزارەی کارەبا ئازانێ بنی زەختەکە کراوە بە پرۆژە با جوان جوان بۆیان تەسویر بکرێ خۆش زۆر سپاس ئەوەی کە بینیتە لانی پەیوەندیدار لێرن بەڵام جارێ هێزەکان جۆرە لە جۆرەکان گرژیان دروست نەکردووە تەنها بە ناوی پاراستنی ڕەوشەکە لەوێن لەوەرەوە لە ڕژ بژنامەوە نامانوێت باسی و بابەتە بکەین جارێ لە لایانی پەیوەندیداریش ئەوەندەی کە زانێرەکانمەوە بەشێک لە جوتیارەکانش باسییان کردوێ دەڵێن لایانی پەیوەندیدار شارەوانی و دوانە بابەتەکە بە هەڵە بووە هەڵەیەک بوو و بە سەریاندا تێپەڕیوە لایانی پەیوەندیدار و ئەو جێهێتانی کە پێویست بۆ کارەکەم بەڵام جارێ ئەم زانیاریان تاو سەرتاین و لایەندەدا بە دواتەشوی زیاتر دەکەین.